افدمو همي دمنا باش تماشاوان برومات جاردن بناوا برنامه مایک خلی گلک بخیر بن بابتیر و تایبته لسر پیوندین جواکی دنابرا گشکرن و گومان ده به گومان جواکی کردواری ایکش ساختن گلکن جوان وی کمالگه پیوندین آن ین جواکی گلک بتوان گلو دن هدف پیوندی د چاستی دانه گلی جا گلیری تکن سستیوان پیوندیان آیا سستیوان اگر نچنه اگر سز بن باندوری ارنی نرینی چنه هند کارن سروی بابتی پیوندی د نوا برنامه بکن و بچنین خو نشان بدن پیوندی کمالات یکن لنیوان گشه کردن و گمان ده دوای ام نوبره لخدمتی ورگرتنی سرنجی اوی برزدم لگلم بن جاری کتر صلاة علی ببینه را برزکان بابت امرو مال سر پیوندی کمالات یکن لنیوان گشه کردن و گمان ده کمالگای کردستانی انکو کمالگای کردواری بشه کی گشتی هل کنه به ناصره و که کمالگای که پیوندی کمالات یکن لنیو ام کمالگای زور پتاون ام پیوندی کمالات یکن زور جار کاریگری زور ارینی لسر زور آراستیجان هبوه لیستادا ام پیوندی لچ آسیک دانه اما بتنیا ل گوشنیگای کی دیاری کرا و باسی پیوندی کمالات یکن نکن بلکو بشه کی زور گشتی پیمان باشه لسر هر کسی که لسر هر بابتی که لچارچیوی پیوندی کن اتوانید سرنجه کنی خوی نشان بداد یکم ام کاتو باش همو کاتک دایکی روزی لشاری سلیمانی بله ام کاتو باش همو کاتکت دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم زۆر سپاس هیوای سەرکەوتنێ بۆ خوازم زۆر سپاس زەحمەت نەبێ پرسیارێ بەڵێ مەبەستی لە چییە کە ئەڵێی گەشەکردن و گوماندا بەڵێ یعنی مەبەستی لە چییە لە گوماندا پەیوەندیە کۆمەڵاتیەکان زۆر جار ئەو پەیوەندیانە بوو نمونە مەسەلەن گەلێک جار باس لەوا کرێت کە کوڕۆ کچەکان بڕوایان بە یەکتر نەماوە گەلێک جار مجاملە هەیە لە خۆشەویستیە کە کوڕێک لەگەر کچێک باس لە خۆشەویستیەکە مجاملەیەکی زۆرە کە بە پێچەوانەشەوە بەڵام لە پراکتیکدا ئەمە نابێتە واقع لەبەرەوەیە بەڵێ فەرموو ئەوە یەکێک لە ڕوونکردنەوەکە وڵی نازانم گومان هەیە هەموو کەسێک گومان ئەکا بەڵام گومان تا گومان فەرقی هەیە بەڵام ئەگەر ئێستا من مەبەستم لە بەرامبەرەکەم بێ ئەگەر پێشتر هەڵم سەنگاندی بێ دایچەنەیە پێویست بۆ ناکە گومانی لێ بکەیت وانە نەک لە هەیانی بەرامبەرەکە و لە کوڕ و کچی خۆت لە خزم و کەس و کارێت وانە یعنی بەڕەئی من گومان شتێکی زۆر خراپە هەچ کەسێکی مەبەستی گومان بێ ئەگەر مەبەستی گومانی خراپ بێ ئەوە بەلای من زۆر شتێکی هەڵەیە و ئینسان هەتا بەڵێ داکی ڕۆژێ یەکێک لە بنەما باشەکان بۆ ئەم پەیوەندی کۆمەڵاتیەکان بەشێکی گشتی گەشە بکرێت و بەرهەمی باشی لێ بکرێت پێویستە لەسەر چ بنەمایدا بڕێژرێ دایکی ڕۆژی بەداخەوە پەیوەندێکی پچرا بەدە لە باژارێ دووکێ کاک بەدە لێبەر باش باش بیزرا زۆر سپاس فەرموو لەسەر بابەتێ بڕۆ پاستی پەیوەندیت کۆمەڵاتیت بێژین بەرێ گەلێک پێستر بووینە وی سەردانی ئەوشی پاستین تەکنەلۆژیا پێشکەفتنەوە کرد و پەیوەندیت کۆمەڵایی ڕۆژ بە ڕۆژێ بەرەخ لەوازبوونێدا بچن وەک سەرلانی خۆشەویستیژی بژەبێ متمانە ئەنکو باوەری زۆر کێم بووات ناودەرە کچێ و کوڕیدا ڕاستی کەسی باریک کەسێ نەما ئەز هیوی دارم کو کوردستانی پەیوەندیت کۆمەڵاتی هەرمینن وەکی بەرێ چونکو ئەف پەیوەندیت بنە ئەگەر کو بەشەر مرۆڤ گەلێک کێشێت دەرونیش گەلێک ئێشێت ترسناک ڕزگار ببیتن ئەوژی تکەلکردنا جڤاکی پراستیت گەر ئێکۆد و شتێکی باشە گەلێک بەڵێ دەشتی لەو لێرەوە لە سەرمان بابەت کاک دەشتیم کاتەوە باش زۆر سپاس لە سەرمان بابەت کای دەشتیم بەڵێ پێم وابی تۆرەکە لە سەر پەیوەندی کۆمەڵایەتەکانە بەڵێ دیارە هەرێمی کوردستان ئەو کردو و فەرهەنگێکە کورد تێدا ژیاوە لە ڕابردووە تاکو ئێستا هێناوە پەیوەندیی کۆمەڵایەتی زۆر بەهێزە بۆ بەڵام بەداخەوە ئێستا کە دەبینین کاڵبوونەوەش پێ دیارە لە ڕووی گەنجەکان و من ناڵم لەوانێکە تەمەنێکیان بڕیوە بەڵام ئەوانێکە گەنجن و تازە پێرا دەگەن لە ڕووی کاڵبوونەوە بەداخەوە ئەمەش
نگاتیو و اکتیونیا بو کلتور و بو فرهنگ کردی بو ادبه راگەیاندنەکان و بەعام حکوومەتی هەرێمی کوردستانیش هەنگاوی جدی بە بۆ ئەوەی بتوانین دووبارە کلتوری کوردی و فەرهەنگی کوردی لە ناخی گەنجەکانماندا بچەسپێنین نەک بۆی دەبینی بۆ نمونە لە کەناڵی هێناپی هونەرمەندێکی ئەوروپیدا دەبەزێنرێت هونەرمەندێکی ڕەسەنی وەکو عەرەبستان وەکو دانی وەکو ئەو نابیندرێت لە کەناڵەکان بەداخەوە دیسان کاڵبوونەوەی گەنج لە هزری گەنج دەبیندرێت. بەڵێ کای دەشتیم مۆلازم لوقمان لە هەولێرەوە ئەم کاتەوە باش بەڵێ مۆلازم پەیوەندی کۆمەڵاتیەکان یەکێک لە بنەماکانی گەشەکردنی هەر شارستانیەتێک هەر گەلێکەوێت کەڵاوبوونە بە شارستانیەتی وڵاتانی تر کەشتە باشەکانی لێوەرگێ پێت وایە لە بەرچاوگرتنی ئەنکۆ پەخشکردنی گۆرانی بێژێکی ناوداری جیهان لە کەناڵە کوردیەکان ببێتە هۆی کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵاتەکان ئەن کاریگەری لەسەر کۆمەلگا بێ وەکو ئەو باسی بەڕێستان من ڕێی من وایە ئەنی ئەمە پەیوەندێکی بۆ نییە چکە ئەوڕۆکە تەکنۆلۆژیای سەردەم پێشکەوتووە جیلی ئێستاش هەموو وەسایلەکانی ژیانی لەبەردەستدا دەتوانێت بیخوێنێتەوە بیبێنێ و هەڵسکەوتی پێکا بەڵام لەگەڵ ڕێزم جیلی ئێستا مەسەن بۆ نمونە باسی خۆشەویستی کرد جاران و ئێستا زۆر جیاوازی هەیە جاران هەردوو ڕەگەز کە یەکتریان خۆشەویست ئەگەر بۆ یەک نەبەن ژێرگەڵیان هەڵدەبژات مردنیان هەڵدەبژات ینی ئەوە بوو ئێستا کە سەیرەکەی لە گۆبارەکان لە ڕۆژنامە لە بینین و ینی گوێبیست دەبی بە مەسەڵەن خۆشەویستی فڕوکت ئێستا لەو سەردەمەدا ئەنی لە سەفایەکی خۆشەویستی حەقیقی نییە هەمووی وەقت کوشتنە و ئەم دەڵێوەڵە وەڵە هەڵی خەڵەتاندن ئەم دەڵێوەڵە ئەوا چووە هەر ئەمە خۆشەویستی ئەنی هەر ڕەگەزەکان هەردوو ڕەگەز بەڵێ مولازم ئەگەر بە کورتی بۆ ئەمە هەیە بۆ ئەم مجاملەکردنی بێبنەما هەیە بۆ ئەم هەڵخەڵەتاندن هەیە ئەمە بۆ هەیە طبعا ئەوە دەگەرێتەوە سەر دەسەڵاتیش دەبێ مەسەرەن لەوە مەسەرەن هەڵوێستی هەبێ دەبێن بە هەموو شێوێک مەسەر لە گۆبار ڕۆژنامەکانی دەبێت دایمەن یعنی ڕێنمایی دەرکات دایمەن دەبێت ئەو خەڵکە و جیلی تازە لە قوتابخانەکان بالئەساس مامۆستاکان دەبێت ئەو ڕێنمایانە هەموو یان لە کتابی کوردیمان زۆر مەسەن توان لە کتابەکانی ئاماژەی پێ بکەن کە خۆشەویستی مانای چییە خۆشەویستی نەک هەر خۆشەویستی مەسەلەن کوڕکس خۆشەویستی زۆرە لە هەموو ڕوانگەکانەوە دەبی خۆشەویستی بسەرمێنرێ و بەڵێ هەموو مرۆڤێسی ئەو کۆمەلگایە بەڵێ هاوڕێمە لەگەلێ لە کەرکووکەوە کاک هاوڕێم کەتەوە باش ئەم کاتێتە باش جانی من لەسەر بابەتی ئەمڕۆمە فەرموو بەڵێ لەسەر بابەتی ئەمڕۆمان بەداخەوە دیارە کاکی هەوڕێ پچرا پەیوەندیەکەی هەروە باوکی سیڤان لە ئاکرێ دیگەلمەیە ئەم کاتەوە باش باوێ سیڤان سەرچاوە مەمنون بێشم باش داگەکەم برا گەلێ خۆشحالیڤە کەرەمکە مەقسەدەتە پەتاوکردنەوە پەیوەندی عنی قۆیمکردنەوە پەیوەندی مۆبایل ڕاگەز نێرومێوەنی بێ ئەوەیەکی گشتی باوایەکی گشتی ئەوەتە دوێت باراپەتەرێکیش بیت باوایەکی گشتی پەیوەندیان جڤاکی پەیوەندیان کومەڵاتیان کو عیلاقاتیان نیشتیمایی بشەیەکی گشتی تا چەند گرنگین دنەبا کومەلگەیمەدا بێنە پتاوکردن برایوەکی ئەس بینم بێت تەکنەلۆژیای ڕاستی چ تام چ سیڵۆن هەیە تەلەفۆنێ تایبەتی و پشتێنگی سەتەلایتێ يعني تقريبا شو ليفيغو في ما كردوي بيعطوا فليكرن تاني اما يو بيعطوا فليكرن وكي مسلسلات عم بين ساعه تلفزيون اهو دي ساعين الصبح بارح خبدا اوتو فليكرن هو وجودي ونينا رانجا جشتي تكنولوجيا تاثير سهم متشتوكري تلفوني وساتلايت بله آزاد لاکر دیسان کای که آزادم باش تجربه زۆر سپاس کاک ئازاد ئەف تەکنۆلۆژیا تایبەتی تەکنۆلۆژیا زانیاری و ئەتەرنێت و مۆبایل و کەناڵێن ئاسمانی بە تاچان باندۆری لەسەر گەشەکردن پەیوەندیان جڤاکیان ئەم ببەر و واژیبە بەڵێ وڵا برا بڕاستی لایەنێ باش و لایەنێ خراپی هەیە بەڵێ لایەنێ باش ئەف چەندەیەک و مرۆڤ منفعەتێکی شوێ زانیاری ئانکوێن تەکنۆلۆژیا پێشکەفتی وەرگریت هەمی بۆرەوە و لایەنێ دی یە خراپ بۆ نمونە
تلفزیونه اگر تو صح که روژه زانیاریک نواخوند نیسی بو اگر تو روژه ساعته که صح که تلفزیونه ده 22 خود کنشی دکت کرد اولا انکی خراب لانی دی بونمونه تلفون هکرنو که مثل یعنی اگرک بو تکدانا پیوندی نوبرا جنو میرادا زور جاران تلفون دی بوان کسان اوید خودان خیزان دی بینی او یعنی جنو خیزان او نزاید که تلفون بود که دی بیت اگر کشت نوبرا وانده اولا نخراب لانی باشیش نمونه تلفون هم تلفون بو نمونه پیشن بری تلفون هبن یعنی قد حتی ها بیاد تو تکسک ریکر با خدیب خزمت بله کاک ازاد ریا تلفونه بله بهز دیگه المال شقلاوه کاک بهز هم کاتو باش ام کاتت باش بله لێسادا ئەو تەکنۆلۆژی ئێستا لە ناو هەرێمی کوردستاندایە بە تایبەتی مۆبایل بەکارهێنانی مۆبایل تۆری ئینتەرنێت بە تایبەتی ئەو تۆڕە کۆمەڵاتیەکان وەکو فەیسبوک تا چەند کاریگەری هەیە بۆ زیاتر ئاسان کاریکردن بۆ پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکانیان پێچەوانەوە دەشخۆشیم تەوەرەتان لێ دەکەم سپاس سەبارەت بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ڕووی خزمەتیەوە زۆر جیاوازی هەیە لەگەڵ کۆنەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوی بوونی تەکنۆلۆژیا و سەتەلایت و مۆبایلەوە مەشوای کردووە کەوا پەیوەندی خزمەتیەکان لەگەڵ یەکدا جیاواز بن لەگەڵ کۆندا بۆ ئەوی سەرقال بوون بە تەکنۆلۆژیا و هاتوچوونەکردن لەگەڵ یەکدا مەشوای کردووە کە خێزانەکان یعنی لێک دوور بن بە شێوەیەکی بەرچاو خزمەتی زۆر دواکەوتووە لە چاو کۆندا بەڵێ موسلیم لە باژارە دووەکە دیگەلمەیە کاک موسلیم ئێوار باش ئەلۆ ئێوار باشتە توانی باسی ئەس گەلێک باشم سپاس دەکەم پەیوەندیان جڤاکی لە دووەکە گەلەوە وەکو تۆ لە دووەکە خەبەر دەدەیت لەوەرە پەیوەندیان جڤاکی دنهاتە چ ئازدایە بخودی وکی امزانی نکل با نوا باجران و قضایانو جهن اف باجران مازن پیوندی انجواکی بسین حوالینیه نه یعنی پیوندی انجواکی نبره حوالا دا آتک باش دانه ترابک باشن لی مثلا پیوندی انجواکی نبره کسو کار مروی نزدیک دا گلک برفاستک مزم چوینه تنه نکه پیوندی انجواکی نبره مروی و کسو کار نزدیک دا تنه الگون دامایه و چندل باجران مایه برفرهبون باجرات مازن کارتکرین پیوندی انجواکی کردی تنه پیوندی انجواکی نبره حوالا دا پیدن وکی بری نکه من آماجه بکری لی اف حوالا اتشین مثلا بجنا خزانه اکودو هر نیافین نظر خزانه اکودو دا چکن مروف دشت پیوندیم خزانی مروف و مثلا بون منات بسمامت خو کر خالد مروفی کر مامت مروفی مروف شت وانجی وکی حوالت خو نزدیک بکد و پیوندیم خود گلوا پس بخید و پریکا مروفی یعنی پریکا گنجن وکی ما همچین پیوندیم خزانی پس بخینه ده هر نیافین اکا باشتر و پیوندیم باشتر و پستر نظر خو خزان و کسو کارن خود دا چکن نبتنی پیوندیم جواکی پل نتیزیا حوالان و چونکی حوال بو دمكينه حوالي دمكينه حوال مثلا بي كليجه خلاص كي حوالي نما بل كسو کار مروین دیگه اگر پیوندی مروی گل باجونو کسبن بو حتا اینا به جایشون و یا باشه خوش وزارت کاروبار انجواکی دانا هندکرین مایا هندک انجواکی دا کو پتر پیوندی انجواکی پس که نو اراده هندن روزنامه‌گری یا باشه در رول خوب ببینید بله کاک مسلم بله سرنجاتا گشت سرور لهوليره بكاي سرورم كتاب باش الو بله كاي سرور ايواره باش باشتر بو جنابت فرمو دست خوشی برنامه خیلی دکن زور سپاس به نسبت تورکش لسر روی لباری کمالاتی یعنی خلقه بله يعني وكو بلاي فيسبوك يعني تلفونك يعني وخلقانه باسن كم بيجستا براسية فيسبوك لنا مجتمعي كردستان فيسبوك بو زياتر شات وشتوى غندكان شات شوي پیدا کردن نه يعني لبواري ناسين و يعني وكو بلاي معلومات شوي لي ورگرن بله کاک سرور چاتکردنی شەچێتە چارچەوەیەک ئەم چاتکردنە کە ئەو کەسانەی لە فەیسبوک هاوڕێ یەکترن چاتەکەن بۆی زیاتر لە یەکتر بناسن ئەنی چاتکردن بە شێکی گشتی بەڵێ دەزانم بە چاتکردنەکەی ینی چاتکردنەکەیان لەگەڵ خەڵکی تر لەگەڵ خەڵکی
قەڵشی تێ یعنی چاکردنەکان بە ینی وەکو وەکو ینی وەکو زانیارێک نییە لێک وەرگرت زیاتر ئەو چاکردنێت چۆنە ینی خەڵک ینی گەنج بۆ گەنج ینی ئایا بزانە ئەوە کوڕە ئایا کچە بەڵێ سیهات لە باژارێ جاخۆ کاک سیهات ێوار باش سەرچاوێت من چاوانی کاک سیهات خودش دارید سپاس بو برنامه تا سپاس بو جنابێتەژی کەرم کە راستی سر برنامه سر بابت پیوندی کمالاتی هبن برنامه تایبت بابتی بابتی هبن بس خود بیجم جی وان فیلم دراما خاص دراما بیانی تاثیر که گلک مازن یا سر پیوندی کمالاتی لایمه کری بجا همین زبرد بو تایبت زبرد بو دراما و وان تکنولوژی ها موبایل و ئینتەرنێت و زۆر سپاس بووە و دەست خۆشیە دوبارە سپاس ستارمان لەگەلە لە شاری کەرکووکەوە کاک سارم کاتەوە باش کارم کاتت باش براکەم دەست هەموو کاتێک یەکەم بەڕاستی بەرنامەیەکی زۆر سەرکەوتووە زۆر سپاس دەکەم والله بنسبة التكنولوجيا والله يعني استكاننا كات موبايل وساتلايت واي لخيزان كدو شيرازي خيزاني براسي تكدا ولا مالا ديني يعني براسي بيوندي بين جنوبيا وتكتي يعني واي لياتكم الغاغيه منازانه موبايل والانترنت براسي بكار بيني كواتا ما بوچه گرینتەوە بەوای گەرینتەوە کە ئەم تەکنۆلۆژیە پێشکەوتووە کە کاریگەریەکی زۆر باشی کرد بەباشی بەکار نایدێنێت بچای گەرینتەوە والله براكم براسي بكا بو شتي باش بكاري نانا نتاشتي خراب وصابيا بله تصوشي برنامج زور سپاس كايس والله اتا زاني سيغندي واحد شوتا بياني بموبايل وخريكه عليك جاتل ما بيغايان قد عليك جاتلك بكتاس ملا بانغان قالت ساعتين دي بيانيه ما لا كمان يقصاكين نقصي قوركين يعني موبايل بو نكره وتبكاري بيني بو قصي خراب بله سعادت لوليروا ام كاتو باش الو ايوه باش باشتر بو جنابت فرمو خوش بالسلامه دي باشي كاكا زور سپاس بێز ئەحمەد وەڵڵاهی تەلەفۆن و ئەنتەرنێت بۆ کاری پێویست بەکار هاتووە بەس گەنجانی ئێستا کاروایەکەی سەعاتی 11 سەو دەبینی 1 سەو نوخەی لێ دەدەن و بە سەراحەت دۆستی ئێستاکەوای لێ هاتیە کاتی کۆڕەت بە 1000 دەکڕی بەڵێ ئەوە زۆر لەسەر کۆڕە و شتانە دەستێتەوە چکە گەنجی وایە بەڵێ سعادەت خان پێت وایە ئەو کۆڕۆکێچ کە پەیوەندی خۆشەویستیان هەیە کە لەسەر بنەمایەکی باش بێت بۆ ئەوەی قسە لە گەلێکتر بکەن زیاتر لێک تێگەشتنێکی بابەتیان نابێت لەسەر کۆی ژیانیان بۆ ئەوەی زیاتر لە مستەقبەلە بتوان ژیانێکی بەختەوەر بنە سەر بەڕایت و کاچی بەڕێز بەڕایت و ئێستا خۆشەویستە ئێستا ڕاستەقینەیە ئەوەندە لێ دەپرس خۆشەویستە ئێستا ڕاستەقینەیە سێ بەشی ڕاستەقینە نییە بەسەراحەت ڕێزم هێلو هەندەچیان چونکە خۆشەویستە ئێستا بوویتە گاتەزاری بدەستی گەنجان ئەیاتمان لەگەل هەر لە شاری هەولێرەوە کاکەیات وەرت باش زۆر باشم سپاس فەرمۆ بەسەکە تەلەڤیزیۆنەکەت کسکەی کاکەیات بۆیە باشتر جێم لێت بێ زۆر سپاس بەڵێ کاکەیات ئەگەر تەلەڤیزیۆنەکەت کسکەی بۆیە باشتر خزمەتی جەنابەت بکەم بەڵێ عەلیمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کاکەلی ئەم کاتەوە باش زۆر سپاس کاکانی فەرموو لەسەر تەوری ئەمڕۆمان ئەم کاتەوە باش هەموو کاتێکی جەنابەت گای بەڕێزەمێ دەربارەی تەوەرەکەتان بەڕاستی دەستخۆمەکەتانەکەم گەتانەکەم لە تەلەڤیزیۆنەکەتانەکەم سپاس بەڕاستی ویستومە هەروەکو هاوڵاتێکی کوردی سلێمانی متابعە و يعني فض تركيز كما سر راديوكشتان وتلفزيونكشتان زور دەستخۆشیتان لێ دەکەم زۆر سپاس وادارم بەردەوام بەدە زیاتر لەسەر بەرنامە دیارە تەلەفۆن وەکو شتێکی چونکە بەپەلە هاتە ناو کوردستانەوە بەپەلە دوای ئازادی عێراق هاتە ناو کوردستانەوە ئەوە کارێکی گەورە بوو یعنی وەکو شۆر شتێکی مفاجعە ڕووبات ئاوا بوو بەڵام حەسوکەوتی خەڵکی خۆشمان
لەگەڵ تەلەفۆنا ئەوە هەر کەسە و شخصی خۆی کەوتووە نابێت ئەمە بە شێوەیەکی گشتی باسی خەڵکی چکاوە لەناو خەڵکانە زۆر کەمە ینی خەڵکانی کەن بۆ شتی خۆیان بەکارهێنن ئەوە هەر بربەر ناکرێت لە هیچ وڵاتێک و لە هیچ شوێنێکە. پێت وایە تا چەند پێویستە ڕۆشنبیرێکی گشتی هەبێ بۆ چنیەتی مفاوەرگرتن ئانکۆ کارکردن لەم تەکنۆلۆژیە زانیاریە بە شێوەیەکی گشتی هەم بۆ زیاتر پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکان هەم بۆ زیاتر وەرگرتنی زانیاری لەسەر کوی ژیان لەسەر هەموو ئاستەکانە. بەڵێ بەتاکید بیری لە هەموو وارێکە هەر باشە پیا بەکاری بێنێت وەکو شخصی وەکو کۆمەڵات ینی بەکار شتێکی زۆر چاکە بۆ نمونە دەیان لە ڕۆژانە چوو وڵاتگای سلێمانی زۆرترین کێشەی بەهۆی مۆبایلەوە بۆ بەڕاستی میوادارم خەڵکانی خۆمان لە ئاستی خۆیانە بەکاری بێنن لە ئاستی شخصیاتی خەڵک ڕاگرن چۆن خۆی پێی خۆشە شەرەفی خۆی بێ شەرەفی خەڵکی جواب بپارێزە زۆر سپاسانە. سپاس کامەران لە هەولێرەوە کامەران ئەم کاتەوە باش. بەڵێ دیارە پەیوەندی کایک کامەران پچراوە بەلێ تەماشاوانە نێجا لە باژارە دووکەوە لە هەولێرێ و لە مووسڵێکی بێگومان هێندکارن تەبلینەوە بەرنامای بن لە سەروان هێڵێن پەیوەندیەک و لەسەر ئەکرانە لە بەرچاوێنەوە و لە سەربی بابەتی بۆ چنێن نیشان بدەن. بەڵێ بابەتی مەیروش تایبەتە لەسەر پەیوەندیên civakî di navbera geşekirinê û gumanê da ke milletê Kurd a Saybernyasa milleteke peywendiên komelatî di nava vî milletê de gelek pitew mikomin gelo di niha de diçe az da ye û di niha de peywendiye heta çand eşyana xizmeta vî civakê bikin. Bawkî bêlan li dûzewa em kata baş. Bawkî bêlan لە سلێمانی پەیوەندێکمان لەگەڵە ئەم کاتە و باشباشی سەرچام کاک دەنا فەرمۆ زۆر سپاس سەبارەت تەوەرەکەتان تەوەرێکی زۆر جوان و دەستخۆشیتان لێەکەی بەڕاستی بەڵێ سپاس بەزهێنی بەرنامەکەم و کێشەی موبایل ئەمڕۆ لە کوردەواری خۆمانە لە ناو میری دەوڵەتی خۆمانە زۆر کێشەیەکی گەورەیە بەڕاستی بەهۆی نەزاننی بەکارهێنانیەوە بەڵام لە زۆر ئاسانکاری بۆ کردوینێتەوە گەر زین بەکاری بێنین لە هۆکارە خراپەکانی شیاکاڵی نەکارەکانی خراپە هەموو سەبەبەکە گەڕێتەوە بۆ ئەو دوو کەسەی کە بەکاریێنن ئێستا گەر من تەلەفۆن بۆ یەکێ بکەم دوور نەڕۆین باسی خۆم بکەم تەلەفۆن بۆ ئافرەتێ بکەم یان بۆ کتێکی بکەم ئەگەرە و کتە خۆی مەجالیەوە نەیات ئەو بوارە بۆ من نەڕەخسێنێ من ناتوانم قسەی لەگەڵا بکەم. بەڵێ ئێتر ئەوەش هەموو یەکێتەوە سەرەوە هۆی نەزان بەکارهێنانەکەشی تا ڕادەیە خۆی پەیوەندی بە ئەکرێتەوە سەر شخصیاتی و کەسی کە بەکاری هێنێت تەلەفۆنەکە باسی هیواداریشین ئەو ڕەفتارانە کە خراپ بەکارهێنانی لەناو بۆ تەلەفۆنکردن بۆ ئافرەت و شتیوا هیوادارین کە نەمێنێت ئەوە تەمەنا لە داواکارم من خۆم شخصیان داواکارم لە هەموو میلەتی کورد کە ئەو شتە تەرەکەن و ئەو باوە نەمێنێت لەناو ئێمەیە زۆر دەستخۆشیدان لێ. سپاس لیزامان لەگەلە لە شاری سلێمان ئەم کاتەوە باش. لیزا خان ئەم کاتەوە باش هەموو کاتێکت لیزا خان زۆر جار باس لەوا کرێت بە تایبەتی پەیوەندی کومەڵەتەکان پەیوەندی لە نێوان کوڕکێک لە ئێستا دەگەلەی جار هەم کێکیش گومان لە کوڕاکرێت کە ڕاستی بێ کە ڕاستگوونە بێ لەو قسانەی لەو مجاملە لەسەر خۆشەویستی لەسەر پێکەوە ژیان لە گەلەکە بە پێچەوە نەشەوە ئەمە هەیە ئەمە بچای گەڕینتەوە بوو هەیە. بەڵێ دەستخۆش بە بەرنامە بۆ تەوەرەکەتان من لەگەڵ ڕایم کە گومانەکان زیان کردە بە هۆی تەکنۆلۆژیا زۆر بە شێوەیەکی زۆر سەرەی یعنی وەکو بەتایبەت مۆبایل و ئینتەرنێت بە شێوەیەکی زۆر سەرەی هاتە ناو کوردستانەوە و ئێستا هەر کەسێکە بینی یعنی زۆر بەکەمی بینی یەک هاندوسینی پێدەم یعنی هەمووی لە هاندوسینێک زیاتری پێ و تایبەت پەیوەندیەکانی نێوان کچ و کۆڕەوە تا ئێستا کچێکی بینی یان کوڕێکی بینی گەنج بێت لە دوای دانتەشەوە تەلەفۆنەکات یعنی هەتاوەکو بیانی وان لێخسیان پێ نامێنێت تا دوای زەواجی خۆیان یعنی وای لێ هاتووە هەموو پەیوەندیەکان بە شێوەیەکی ناتەندروست بەکارهێنرێت یان هەر بەدەر لەوەشکە پەیوەندی نێوان کچ و کوڕە پەیوەندی خزمەتیشی کەم کردوێتەوە ئێستا تۆ ئەگەر خزمەکەت لێ دوور بێجاران ئەتوانی بڕۆی بۆ ماڵیان هەموو جارێک بەڵام ئێستا بە 2 دقە 3 دقە ئەحواڵپشتێنێکەکەی توتاو یعنی لە ڕێکەوە تەکنۆلۆژیا هەم زیانی هەیە هەم قازانجی هەیە یەکێک لە زیانەکانیش ئەوەیە کە پەیوەندی کۆمەڵایەتی کەمەکات و پەیوەندەکان کزەکاتەوە. بەڵێ سەرهەنگ لە باژارە دووکێ کاک سەرهەنگێ بار باش. الو بەڵێ کاک سەرهەنگ
شلونی باشی؟ از باشم کاک سرهنگ اگه دنگی تلویزیون خواه کم که و کرم که دمت باش برو همو دمین تا کاک سرهنگ باشی از گلک باشم سپاس دکم از خوشت کم برنامه زور سپاس نسبت باره کمالاتی رأی من هندی رجوع پیش تری دنیا رحم کین بیتن بس از جلوی رأی نینم او رأی کاباشنین یعنی هندی باره کمالاتی هندی یا دور بیت و گشت کتن رأی من هر کمه اوزو سپاس سپاس کاک سرهنگ دهو که بین را برزکان دویم او نوبرا جاری که تر لسر همان بابت بردام بین بله لسر همان بابت نازل شهری سلیمانی آلی گلمان هم کتاو باش نازل شهری سلیمانی وا هم کتاو باش همو کاتی کت دست احمد دست خوش خیلی برنامه تو دیگم زور سپاس براستی برنامه کی زور جانا زور سپاس نازل خان فرمو لسر بابت هم رومان بدخوا جوهر لشاری سلیمانی با کاک جوهر هم کتاو باش ام کاتی جناب باش زور سپاس لسر تاوری هم رومان دەستخۆشی تەوارەکە لە یەکەم تەوەرێکی جوانە مەسائلی بوارە کۆمەڵایەتیەکان لەسەر ئەم با بڵێن ئەم پێشکەوتنی تەکنۆلۆژیا بەگشتی چکە من زۆر کەسە بینم لەسەر زۆر کەسم گوێ حتا مۆبایلیش قساکە من ئەڵێم بەداخەوە ئەوە هیچ کە مەسائل پەیوەندی کۆمەڵایەتیەکانی لاواز کردووە بەڵام ئاسەواری زۆر خراپیشی بەجێهێشتووە بیریشمان نەچێ یعنی من لە ساڵانی پێشوە هەمومان بینیمان گەورەترین شۆڕشی جەماوەری کرا خۆپشاندانی گەورە کرا لەسەر عەولەما جیهانگیری چونکە خەڵکی ئەوروپا کە خۆیان دروستکەری زۆر بە زۆری تەکنۆلۆژیا بوارە تەکنۆلۆژیەکانن بەڵام تەماشاکەی خۆیان وردە وردە خەریب و بۆیان دەرەکەوت کە ئەمە چه ئاسەوارێک بەجێهێڵێ لەبەرەوە بیرمان نەچێ ئەگەر ئاگار لێی نەبێ شتیوا بەجێهێڵێ ئەقڵە تەسەووری ناکا بەڕاستی لەبەرەوە ناحیەی ئەنجا مەسائلی ئەنتەرنێت بەداخەوە ئەم هەموو خزمەتگوزاریە کە لە ئەنتەرنێتە هەیە کە قسایە لەسەرەوە ئێستا بۆ نمونە سایتێکی وەکو گوگڵ چەندین کتێبی بە نرخیتیایە بەڵام تەماشاکەی کابرا کە ئەنتەرنێتەکە کەوێتە بەردەستی چاتەکە یعنی زۆر بەداخەوە تۆ معنای نییە من بڕوا کە لە خەڵکم بیستووە 4 سەعات 5 سەعات دانیشتۆ بەس خەریکی چاتکردنە بەڵێ کاک جەوهر کەواتە ئەو ڕێگە چارانە چن کە خەڵک وا بیر بکاتەوە کە ئەنتەرنێت مادەم ئەم هەموو زانیارە بە نرخەتیە بۆی بەباشی بەکاربێنن بۆی سوودمان بێ بوویان بەس مشکی بەس تەنها هینەکەی ئەوەیە تەوعیەکردن بێ ئەمە یەک دووهەم هەوڵ بدرێ مەسایلی چاتکردنەکان بەڕاستی سنووردار بکرێ یعنی وەختێک کە بۆ فلتەر هەیە لەسەر ئەوەی کە کابرا با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان فلتەر هەیە لەسەر هەندێک سایت بەڵام بۆ فلتەر نەبێ لەسەر چات وەختێک من لە 10 دقه لە 20 دقەیە بۆ نمونە 100 چات دەکەم ئەگەر ئەو خەتێ من بەکارهێنم من ئاگادار کاتەوە بڵێ بۆ نمونە 100 چات بۆ تۆ زۆر زۆرە خۆبرا هیچ بینێکی تێ ناچێ ئەو وەختە شتەکەش هینە بێ و خەڵک لە زیاتی ئەوەی بۆ چات بەکاری بێنێ بۆ معلوماتێکی سیاسی معلوماتێکی کۆمەڵایەتی معلوماتێکی علمی بەکارهێنێ دەستخۆشی لە یەکەم و زۆر سپاس بەهار لە بارزان دەگەلمەیە بەهارخان ئێوار باش بله ئێوارەتە باشترە خۆشتر بەڕێز زۆر سپاس دەستخۆشی پروگرامێتات کەمل تارێتە بەڕێز زۆر سپاس کەرەمکە Ez ê bêjim xalayê dibim ser komalgey û ser teknolojiyayê. Rastî teknolojiya geleka girîng e jiyana her takê kesekî li her cêkî danîştî bîdî. Debî em heme hewl bidin lanê teknolojiyayê girîngiyê dê bidin û berçav bigirîn. Neçîn bi xerabî bikarbînin. Taybetî dê bû nimûne bêjim ev telefonan e. Ev telefonayê der bi karê bivîsî. Zor kesan telefon bû nimûne kîjî Kurdê çin telefonê kirin an dê bikarînin. Bû xerabî hindekî ji dibînin bû başî bikarbînin. Ez nabêjim xitlayê معنی بو نمونه سیمکار 1000 دینار یا خیشته کشته ز تلفن کر گوتی سیمکار 1000 دینار میتوسا کرای سر آسیاس نام میتوسا هیچ کسی مرو شرطی کسی اخلاقی مرو بیازشن حول بدن 10 سیمکار تا بکرم یک پیوندیز بو من نیتن میتوسا تا کسی کی کرادا نابین کر خطت کرجه خطت کچه ده های هر دنه کامرو گرینگی خوب داد اخلاقی خوب داد دید به تکنولوژی داد اینترنت داد
سیم کارت ده به تلفن ده تلفنش جلقه گیرنده جیانه ده چه که ناسش نینایتر نه کس داده کسی ده بلکه نمی طرف سه اخلاقی گیرنگی به اخلاقی بده کمالگه بده تو نخو تلفن زوریش باشه انترنت باشه همه تشتکیش باشه هوا دارم کمالگه ده تیجی کر گیرنگی خدا بچن خدا بچن ناموس خود بپارێزن دوباره دەستخۆشی بۆ پرۆگرامت زۆر سپاس بەهار لە بارزان سپاس ڕزگار لە کێلارەوە ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش بەڕێزم بەڵێ کاک ڕزگار ئەم کاتەوە باش بەڕێزم هەموو کاتێکی جەنابەت دەستخۆشی و تۆرە جوانەدانێ دەکەم دەستخۆشی لە جەناب و لە کارمەندانی NRT یەکەم هیوادارم هەروە بەبێ ترس و بەبێ لەرز و بەبێ ڕاشکاوانە بتوانن بەرنامەی ڕاستەخۆ ببەخشن بە هەموو بینەرانی خۆتان دەستخۆشیان لێ دەکەین دوای سەرکەوتنتانێ دەخوازین دوای تەمەندرێژی بۆ هەموو کارمەندی NRT بە تایبەتی جەناب و پشتی کامیرەوانی ئینشاڵڵا دوای سەرکەوتنیان بۆ خوازم. زۆر سپاس کاک ڕزگار لەسەر تەوەری ئەمڕۆمان. بەڵێ سەبارەت بە تەوەری تەوەری ئەمڕۆ ئەفو بەڕاستی نابێنێت لە نێوانی هەردوو نێرە هیچ گۆڕانکاریێک هەبێ یعنی ئێمە بۆ مافێکی خۆمان پێشێ بەڕاستی بزانین مافی مینە بە ڕاشکاوانە بۆ بەرامبەرەکەمان بەدی نەکەن بۆ ئێمە خۆمان حساب بۆ یاریینە بکەین وەکو یاریینە من قسە ئەەکەم بۆ ئەوش وەکو من مافی نەبێ ئەوش وەکو من ئەقێتی ئەوش وەکو من خواقلی بێەوە خوا نظامی بۆ دانا وەکو ئێمە هەستکەوتەکە وەکو ئێمە ئەقلێک پێشکەوتەوە وەکو ئێمە ئەگەر ئێمە ئاچمانە بێویشێتی بەڵام لە میێوانی نێرینەوە مێنە بەس کە دوو کەلیمەیە ئێمە نێر و ئەو میێ هێتر یعنی چی گۆڕانکارێک دەورە بینێ لێرە ئێمە لەگەر ڕێزما کەسێکی تێگەیشن ئەگەر ئێمە ئەو ئەقلێتە بەکاربێن لە میێوان نێرینەوە مێنە دڵنیا بە هیچ خاک و ئەومان هیچ پێش ناکەوێت هیچ ئەقلێتێکمان مەلەوە بەڵێ کاک ڕزگار ناکێ بەڵێ ڕزگار دیسان لە شاری هەولێرەوە کاتەوە باش باشی ئەم کاتت باش زۆر سپاس لەسەر تەوری ئەمڕۆمان کاک لەسەر تەوری ئەمڕۆمان ئەم خەڵکە زۆر خەڵک تێگەیشتن لەسەر نێرینە و مێرینە باسەکە کورەبابە ئێمە حەقی خۆی گەورە حەقی ئەوە نەیدا بە ئافرەت ئەوەنە حەقی بەزەلام يعني إذا أمارك دفاع كان لسر أفراد أو دفاع كردن نية أمام مردنا بو أفراد بولا شرويك يا حمور ويكوا على أفراد سعاسي شريطة تلاقينا دي بويلة شوي طاري أجاباي شكتمي من على كيك أزوار تربيتي من على كأدن يستلم تربيتي من على ولا باوكا قليتي دور الشكات بكا هو كاين مصالح قوم عليها كاين مصالح ملتها لا عزيزم أحق حقوق هذا أفراد دراوة لهيت تشتغ ندراوة لهيت كتغ ناتو بله كاك رزقار لامان کا دەگەلێک خێزان هەیە گەلێک باوکۆ دایک هەیە کە ئیرادەی خۆشەویستیان لە بەرامبەر مناڵەکانیان بەهێز نییە مناڵانە لێ ئەدرێن و ئەشکەنجا درێن و لەگەڵی ماف بێ بەشەکرێن ئایا بە حکمێوەیە کە ئەمانە دەسەڵاتداریان خێزانە خاوەنیان خێزان هەرچیەکی ئەوە نەکەن ئەنی لەمایە پێویست ناکات یاسایەکە بە دوادەچوونێکە بێ بووە مناڵە لێ ئەدرێ بەبێ و تۆمە چونێک برای بەڕێزم لە کاتی ئیمامی عومەرە کە ئیمامی عومەر خەلیفە بوو بەڵێ لكادي او ببيت بخليفه حزاران خلقه كجرا كأو عدالتي هنا انا وبسلمان بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر عدالتي هنا انا وبسلمان اما همين بنيه مشكله كردستان بله هيمن ديناري كينيا كاكا مساعدة في دقائق برخو هاي ديناري كينيا لما لوا الله سير كيرانا كاكا فيك قدر جليل داوا مدير شهروانية تنشتي أملا برطرفة كحزبية أو لا برطرفة أو نيتي مجبورة أي كاكا وصو مشكلة لما لوا حمينا بنية بري عزيزم بخوان مشكلة بله كاك رزقار عفريت منال حمينا بنية بله ديار سرنجا كان ديشن خلق لسر هيلي بيواندية هيمن ما لقلا لشاري سليماني كاك هيمن كاتو باش ئەم کاتەوە بەڕێجان زۆر سپاس فەرمۆ وڵای ببوورە حەزمە کرد ئەوە تەوەری بەرنامەکە ئێستا کرد مەسەر کەناڵێ بەڵام حەزەکەم ئەگە تەوەری بەرنامەکە لەسەر چی بوو ئەگەر تەوەری بەرنامەیەمە لەسەرەوەیە کە پەیوەندیە کۆمەڵاتیەکان بە شێوەیەکی گشتی لە نێوان گەشەکردن و گوماندا تو چۆن لێکە دیتەوە مە بڵێ ڕاستەکەی بەڕاستی قسەکە زۆر جوانە بەڵام من حەزەکەم یەک شتێک بڵێم بە تایبەتی بڕوا بکە لەسەر گەنجی ئێستا من نازانم گەنجی ئێستا من ئێستا تەمەنم تقریبا 30 ساڵە بەڵام نازانم ڕێزمەیە گەنجی ئەمە نازانم
کەی فێری ئەدەب یعنی ئەدەب زۆر خۆشە بۆ ئینسان کاتێک تۆ لە کۆمەلگای کاژی بەتابەتی ئێستا بۆ نمونە لە شاری سلێمانیایە ئەمە گەنجێکی زۆری تایە بەڵام نازانم ئەچێ هەش دوکانێک ئەچێ ناو بازار سەیرەکەی گەنجی ئێستا لەگەڵ گەنجی هەشتاکانە سەیرەکە سوکەوتیان زۆر سەیرێت لەگەڵ گەنجەکانی پێشووترا بۆ نمونە لە چ ڕوویەکەوەی کە بە کورتی بەڵێ لە ڕووی ئەوە سێرەکەی گەنجی ئەولەمە گەنجی ئەم سەردەمە ئەوەی ڕێز و سەقافەت بێ بۆنەوەکانی پێشوو دانانن یعنی هیچ ڕێزگرتنێک نەماوە لە بینی گەنجی ئێرە و گەنجی ئێستا و گەنجی پێشووترا بەڵێ نازانم کاکە ئێمە کەی فێری ئەدەبە بین بەڵێ سۆزی لە شاری سلێمانیەوە ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش هەموو کاتێکت هینام بەڵێ بەڕاستی موبایلی بۆ کاتێکی وا بەکار نایەت بۆچی کات بۆ کاتی پەیوەندی خۆشەویستی موبایل بۆ کاتێک کە ئیشێکی زەڕوری پێ هەبێ موبایل بۆ کاتانە بەکارێت کە ئیشی زەڕوری پێ هەبێت و ئەی خۆشەویستیش زەڕۆر نییە کە خۆشەویستێکی پاک بێ لە خۆشەویستی زەڕۆر نییە لە ژیاندا ناوەڵا بۆ کاتی پێشی بەکاردێ لەڕوونی ئینتەرنێتیشەوە بۆ مەبەستی باش بەکاردێ نەکو بۆ مەبەستی خراپەکاری و سپاس کاروان لە هەولێرەوە کای کاروان ئەم کاتەوە باش ئەم کاتە باش بەڕێز هەموو کاتێکت فەرموو بەڕێز مەسەلەی نێمە قسەی بکەین سەرەوەرەکە ڕاستە ئافرەت حەقی خۆیەتی کە حەقێک و مافەچی لەبی بەڵام ئیتروانە بێت من چەند ساڵێکە لە ئەوروپا دەژیم ئافرەت ڕاستە مافەچی دەرەجەیەکی هەیە بەڵام ئێمە موسڵمانین یعنی ڕاستە دەبێت ئافرەت بە دەرەجەیەک کە ڕێزی لێ بگرێت بەڵام نەک بەو دەرەجەیە کە بتوانێت بەڕەڵایش دروست بکە ئیتر مەقسەدی من لەوەدایە کە نابێ ینی ئافرەت هەر وەکو هەموو ڕێگایەکی پێ بدرێتن بەڵام حەقی خۆشیە و مافی هەیە بەڵام قبول نیە هەموو ڕێگایەکی پێ بدرێت لەبەرەوە تو ئەمە نابێت تەقلیدی ئەوروپا بکەین کاکە ئەوروپا بەدەستوری خۆی وڵاتێکی ئیسلامین من مەقسەدمەوە خۆم یەکێکم نانەکە نوێژ ناکەم مەقسەدمەوە بڵێم بەناویستانە سەرەکەم بەڵێ کای کاروان ئافرەت کە هیچ جیاوازێکی نییە ینی لە بینی ئافرەت و پیاوە لە ماف و لە ئەرکا ینی بوو ئەم جیاوازە کرێت لە کۆمەلگەمە کەم تا زۆر لە کۆتوی شارەت پێدا هاتە تەبەنیشێکی ئەم جیاوازە بکرێت ئەم جیازە لەسەرچی بنامە بێت لە کاتێک هەردوو خەوان ئەغڵم خۆوان ئیرادە نەدا گەلێک بارە لەوانەیە ئافراد بتوانێت زیاتر گەشە بکە و زیاتر بەرە پێش ببەرە بەتایبەتی لە ئێستادا لە ناوەندە زانستیەکان ناوەندە پەروەردەیەکان لەوانەیە ئافراد زۆر لە پیا و زیرەکتر بێتەوە ئەمە بچۆ ئەگەڕێتەوە بۆ ئەو جیاوازە بکرێت سەکەیت تا زۆر زیرەکە ئافرەتمان هەیە وەزیرە ئافرەتمان هەیە وڵات بەڕێوەبەر ئافرەتمان هەیە دەتوانین هەموو شتێک بکاتن بەڵام مەقسەدی منەوەی ئافرەت حەقی خۆی پێ بڵێن بەڵام بۆ سەرەدەیناوەکەوە برادێکە پێشتۆ قسەی کرد پێشی دووسێنەکارەوە پێشێتەوتی نەخە سەعات سێ شەو خێزانەکە بێتەوە نەوەی لەکوێ بووی ئەگەر بڵێ لەکوێ بێ وەرەقەمە چیانداوەت یەکسەر قسە بکات لەگەڵەوەی کە شۆکە دەگاتە بەردەرگات و یەکسەر مەشاکل بۆ دووزەبێ من ئەوم پێڕاست نییە بەڵێ حەقی خۆیەتی مافی هەیە شتی هەیە دەتوانین هەموو ئیشێک بکات کە بچێ دەوام بکە بچێ ئیش بکە بگەڕێ من لەگەڵ ئەوڕێکەدا بەڵام لەگەڵەوە زانین کە هەموو حەقەچی پێ بدرێت بەڵێ سپاس پشتیوان لە چەمچەماڵەوە کاک پشتیوانی وەرت باش ئەم کاتە باش هەموو کاتێکت کای پشتیوان سپاسانەکەم بەڕاستی تەوەرەکەتان زۆر جوانە بەڵام من ڕاکەمە خەمە سەڵای ڕای کاکرزیار لە هەولێرە بۆ برا بەڕێزم بەڵام حەزەکەم من لەوە بڵێم بەڕاستی گەنجی ئەم سەردەمە سیمای گەنجیان تێکداوە گەنجی ئەم سەردەمە یعنی لەگەڵ گەنجی ڕاستەکە من خۆم گەنجم ئێستا بەڵام بەعزەشت لە گەنج ئەبینی یعنی بەعزە تەلەفۆن بەڵێ کای پشتیوان کەواتە مادەم تو گەنجی کەم تا زۆر توش بەرپرسیاری لە بەرامبەر ئەم هەڵوێستێکی گەنجان هەیە بۆ گەنج وەکو تۆ ئەڵێی سیمای گەنجم سەردەمە تێکداوە بەڵام ئەگە دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکەی ئەزانی چۆنە ئەمەی کە ئایکرێت کۆمەڵێک گەنجن یعنی بە شەوان دەئەنیشرێت بە چات لە شەو هەتا بە ینی چات دەکرێت من گەنج ئەناسم یعنی لە 12 بە 12 تا 6 ینی قسە ئەکرێت چیە لەبەرەوە سنتەکە کەمە بعد یعنی شتێک دەکرێت بەڕاستی خەتای کۆمپانیەکانی شتە یعنی بۆ سنتەکە لەو کاتەیە کەم بکرێت یعنی لەبەرەوەی تەنها بۆ پێویستیانەیە یان بۆ چات لەو کاتانەیە بکرێت
يعني اتواني اما ريغريت بو او دابين بلامني الله افرتيش ما تخريتي حق موبايل بيبي حق بلام اگر اما بتواني بباشي بكاري بين براسيش تيكا شتي زور تاكا بلام اگر نتواني بباشي بكاري بين رابرديتي زور خرابي ابد بله شادي لشاري سليمانيوا ام كاتو باش همو کاتێک بەڕێزەکەم زۆر سوپاس شادی خان فەرمۆ کاکە جاوەڵام نیشەمێ بەشداری ئەو موبایلە بکەم ئەڵێ مەڵی موبایل بۆ کاتێکی ضروری زۆر باشە بەڵێ وەڵی گەنجانیش باشن خراپ نین وەڵا من تەمەنیشم هەیە بەڵێ بەڵام گەنجیش زۆر باشە من باشەیان بینم بەس خەتای کۆمپانیاکانە کە لە نیوەی شەوە ئەیکەن بە هەرزانی و بە سنتی کەمکردنەوانێ ئەوە ئەبێ بە کێشە بۆ خەڵگەینا زۆر باشەوە کوتر بەڵێ وەریا لە چەمچەماڵەوە کایکوریام کاتەوە باش ئەم کاتت باش قوربان زۆر سپاس فەرمۆ دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم تەوەرێکی زۆر باشە بەڕاستی جێی دەستخۆشیە کە باسی گەنج و بابەتی کۆمەڵایەتی و فاکتەرەکانی ژیان کە ئەمڕۆ لە سەردەمی هەولەمە و بەکارهێنانی زانستی سەردەم ئیشەکرێ بۆ نمونە ئەنتەرنێت و مۆبایل و تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبووک ئەمانە کە بەیەکەوە دەبەکرێن بەکارهێنانی لە پەروەردەکردنی خێزانە یەکە بینێتەوە بۆ نمونە جاری وا هەیە ئەگەر لە قوتابخانەیەکی بنەڕەتیەوە واتە سەرەتاییەوە ئەگەر بە خێوکردن و پەروەردەکردنێکی ئادابی و ئوسڵوبیەکی جوانی پەروەردەکردن هەبێت لە مەرحەلەی گەنجایەتیە بە جوانی ئەو ئامێرەی کە دێتە بەردەستی بەکاری دێنە بۆ نمونە گەنجی ساڵەکانی نەوەت هیچ لە بەردەستیانە نەبوو بەس گەنجی ساڵەکانی 2011 ئەنتەرنێت بە سعرێکی هەرزان موبایل بە سندێکی کەم هێنانی کۆمەڵی ئامێری سەتەلایت و بە هەدەریانە بەکاریان نایێنێ هەم پەروەردەکەیان نەبووە بەکو جۆرەی پێویست وەکو مامۆسای دەروونناسی مامۆسای کۆمەڵایەتی مامۆسای پەروەردەیەکی ئیسلامی و ئاینی بگرە بە هەدەرداون بۆیە کۆمپانیاکان حکومەت سانسۆری نییە لەسەر کۆمپانیاکان کە بە شەو لە 12 شەو هەتا نۆی بەیانی کە کاتێکە خەڵ نووسووە بۆ گەنجان و کۆمەڵی هێڵی ئەڵماسۆ شتانە هەکاتە بەلاش ئەمە بە هەدەردانە ڕێونکردنە بەڵێ یاسەر لە کەرکووکەوە کاک یاسەر ئەم کاتەوە باش مرحبا بەڕێز زۆر سپاس کاکی یاسەر توانە حاکم جەمالە لەسەر تۆری کومەڵاتی ئاڵێ تۆڕ و سایتە کومەڵاتیەکان هۆکارێکی بەهێزە بۆ گەشەکردنی ئەم پەیوەندی کومەڵاتیانە گەشەکردن و گومان لەم پەیوەندی کومەڵاتیمان دەخاتە ژێر پرسیارەوە تو ئەمە چۆن لێکە دەیتەوە پێت وایە بە تایبەتی لە ئێستادا وەکو سایتی کومەڵاتی فەیسبووک ئەو خۆپیشاندانە لە جیهانی عەرەبی ڕۆدا ئەمە دەورێکی زۆر کاریگەریان هەبووە ئەی لە وڵاتی مامەش کاریگەریان هەیە بەڵێ جان وەڵام ئەگە دووپا دیکەیتەوە ئەنی زۆر بەسەری شتەکانەی دیکەنی پێشتم ئەڵێم تۆڕە کومەڵاتیەکانی ئەنتەرنێت وەکو فەیسبووک لە وڵاتی ئێمەیە تا چەند کاریگەریان هەیە لەسەر کومەلگای ئێمە لە کاتێکە لە وڵاتە عەرەبیەکان ئەم ئینتیفازانە ئەم خۆپیشاندانە ئەکرێت هەمووی ئەمە تەئسیرێکی زۆر گەورەی هەیە ئەی لە کومەلگای ئێمەدا تا چەند ئیستیفادە لەمە کراوە بەڵێ بەڵێ جان ئەزانی چۆن من بۆ پەیوەندیم کرد ئەو برا بەڕێزە لە پێش من پەیوەندی کرد بە جەنابتانەوە ناوی کاروان و کاکە کاروان دەستخۆشی لێکم من قسەکانی کاکە کاروان بەزێ خۆی یعنی ئافرەت ناسی هەموو شتێکی هەیە متوانێت بیکات من بەس بۆ تەلەفۆنم کرد زۆر زۆر سپاس سپاس بۆ جەنابیشت ئەم کاتە باش هەموو کاتێکیت چاشی بەڕێزم زۆر سپاس کێما لەگەلە ئاوتێر لە ڵۆژی پاڵەوە کاک ئاودێر خۆشحاڵین فەرموو بەڕێزی زۆر سپاس بازەتەوەری ئەمڕۆتان یعنی موبایل بۆ نەکراوەکە بە شێوازێکی ناشرین بەکاری بێنی تۆ چەنا کەسە بینیانی کۆمەڵێ سیمکار بڵاو بۆتەوانیانی ئەو سیمکارتانە نازانم ئایا سیمکارتانە لە کوێ بڵاو بوونەتەوە پەیوەندی ینی بە کۆمپانیاکانەوەیە بە ئاساسیال و ساناتێر کۆڕە کۆمانەوە یعنی ئەوانەوە بن بڕکەن ینی پێم وایە کێشە کەمتر بێتەوە یعنی ئەو بە داچوونی بۆ بکەن پێم وایە ینی کێشەکان یعنی کەمتر بێتەوە حەقە قسەی لەسەر بکەن یعنی ئەمە بەداداچوونی بۆ بکەن گەنجە بینیانی چەند سیمکاردی پێەیە ئایا لە ئافرەت بیان لە کوڕبێ بەشەوە ینی تۆ ئێستا من ئەم سیمە پێەیە چەند هەزار ینی
ژمارەکەم بۆیە نازانم کێ چەنا پێڵێ کۆمەڵی قسەی ناشینیشم پێ بڵێ دانی داخا بە 10,000 بە 15,000 بە 20,000 بە چەندێ بیکڕێ بەڵێ ئۆمەر لە کەلارەوە کاک ئۆمەر وەرت باش ئەم کاتت باش هەموو کاتێک کاک ئۆمەر چاوەگەت سپاس دەکەم حەزم کرد بەشداریکەم لەم بەرنامە ئەم بەرنامەیەکی زۆر جوانە زۆر چاکە دەست خۆشتان لێەکەم بەڵێ خۆشحاڵین یەک پرسیارگرن هەیە لێرانە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانیەکەم بەڵێ ئەو ئەتوانێ هەموو بوارێ لە زانستی لە هەموو شتێکەوە گەنج یان ئافرەت مافی بپارێزێت بەس لێرە بە قسە ئەپارێزێ ئەی کاتە دژمنی خاوەن ماڵ عایلە کێشەی زۆری بۆ دروستەکە هیچ ژیانێکی نە گەنجی دابین کردا نە ئافرەتی دابین کردا ئەگە بشتە ناو ژیانەکەیەوە من 9 ساڵ لە ئەڵمانیا بوومە ئەم چۆن بڵێ ئەم پلانە دانەداوە ناوەکەی زۆر ئەساس و گرنگە سەربەرزە بەس خوارەوەی هیچ شتێکی نییە وەک مەسەلە من ئەکاتە دژمنی ماڵەوە لەگەڵ ماڵ ناگونجێم ئایا ئەو ئەتوانێت شوقەیەکم بۆ دابین کاکە کرێکەی بدا بۆ میخانیەکە ئەمە یەک دوو ئەتوانی ژیانم بواتە ڕێوە کە من مەدرسەکەم تەواوکەم ئایا ئەتوانێت من موبایلەوەیە کارتم بۆ دابین بکە ئەمە سێ ئایا توانێت جلوبەرگم بۆ دابین بکە ئەمە چوار ئەمانە دابین نەکردنە چییە بم گەنجێکی ساقت دەرەچم دزی ئەەکەم لەکوێ بتوانم زان کۆتەواو بکەم بەڵێ کاک ئۆمەر ئەمە زۆر ئەساسە دوایەوە ئافرەت حقوقی هەیە بەس چینی فەقیر سەری لە شەوتیاوە ئەمە دایەگە بۆ چین فەقیر سناریاوە ئەوەنە چینی حەزەکەم کاک ئۆمەر دیارە کاتی پێویستماندایە سەرنجەکانت گەیشتن خەڵکێکی زۆر لە سەری پەیوەندیداوای لێبوورینەکەین سۆرانمان لەگەلە لە بەغداوە کاک سۆران ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش هەموو کاتێک باشی بەڕێزەکەم زۆر سپاس کاک سۆران لەسەر بابەتی ئەمڕۆمان فەرموو وەڵی برای گەورە من پێشبینیەکمێ لەسەر و گەنجانەی ئەمڕۆی کە لە شاری خۆمان و لە کوردستانەکەیان بین بەڕاستی زۆر یعنی زۆر سیمای شارەکەیان تێگا و لە عورف کوردەواریان کەم کردوێتەوە من خۆم کەسێکی گەنجم زۆر تەمەنیشم گەنجە بەڵام بازە گەنجێکە بینی هیچ سیمایەکی بۆ کوڕ و بۆ پیاوەتی و بۆ کەسایەتی گەنج نێشوێتەوە سیرەکەی قژیان درێژ و هەرەکەی بە شێوازێک و زنجی دەمەلکردن و یعنی بابەتی زۆر و شێواز لە ئینسانی وایە یان بڵێن لە خۆیانەکە ئەیگۆڕن بەڕاستی کە منەوە ئەگەنجانە بینم زۆر پەشیمانم لە گەنجێتی خۆم یەکەی برا گەورەکەم جا داواکارین لەو گەنجانە ئەو سیمە و ڕەفتارانە بەڕاستی ئافرەتە نەگی پیاو یان سێرەکەی بعضە شتێکمان هەیە تەسەڕوفاتی وا ئەکەن ئەو نەو ئەجلانەی کە پیاو لەبەریەکەن بەڕاستی ئەوە بە هیچ شێوازێک لەگەڵ تەقالیدی کوردەواری خۆمانە ناگونجێت و دا بۆیە ئەو پێشنیارە لە مینبەرە پیرۆزەکەی ئێوە دەرەبڕم کە داواکارم لەو گەنجە بەڕێزانە تۆزێ دەست بگرن بە ڕێز و بە شەخصیاتی کوردایەتی و ئێنی خۆمان و تەقالیدی کوردیەوە بەڵێ سپاس دادوەر سپاس دادوەر دوا پەیوەندیمان لە پێنجوینەوە کاک دادوەر ئەم کاتەوە باش ئەم کاتە باش بەڵێ کاک دادوەرێکە بە کورتی سەرنجەکانی نیشان بدەی فەرموو سەبارەت بە تەوەرەکە وەڵی بەڕاستی من نازانم تێ نەگەشتم لەسەر گەنجە یان لەسەر مۆبایل بوو تەوەر ئێمە تەوەرێکی کراوەیە لەسەر پەیوەندی کۆمەڵاتیەکان بە شێوەیەکی گشتیان پەیوەندیە لەسەر چ بەنامەی دابڕێژی بۆیە لە بەرژەوەندی گشتی دابێ بەڵێ وەڵی لە ڕاستیە ینی ئەگەر سەبارەت بۆ مەبووار قسە بکەین دیارە گەنج تاوانی هەندێک گەنج هەیە ینی لەم مۆزوعە تاوانی هەیە بەڕاستی بەڵام وەکو ڕەگەزی نەر بەڵام وەکو ڕەگەزی مەژ لە ڕاستیە ئەوانیش تاوانبارن لە هەندێک کاتدا چونکە من خۆم گەنجە ناسم ینی کەس هەیە تەلەفۆنی بۆ کاوازی لێ نایەنێت ئەنجا ئەوە یەک دووەمیش هیچ یاسایەک نییە ینی لە وڵاتەیەمە بۆ پەیوەندیکردن ینی مەبەست لە کۆمپانیەکان بەس مەبەستیانەوەی پارە پێیاکەن و هیچی تر بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بینەرە بەرزەکان بەمەش هاتینە کۆتایی بابەتی ئەمڕۆی بەرنامەیەوە بەرنامەی مایکی خەڵێکی وادارین بتوانیمان بێ خزمەتیەوەی بەڕێز بکەین حتا سبەینێ هەوکارم شوانادە لە بابەتێکی گەرمتر بە خزمەتی بگا ئێوارتان باش